پێشەوە هەورامانی وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمە بێت بە تایبەتیش لەسەر گوتارەکەی مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵێک بابەتی تریش لەگەڵ ئەو گفتوگۆەکەم. کاک پێشەوە بەخێر بێ. سوپاس. مەمنون. ئەمڕۆ وەکو گوتەبێژی پارتی یا گوتەبێژی حکوومەت پارتی گوتەبێژی خۆی وەکو گوتەبێژی حکوومەت نا باشە وەکو کادرێکی پارتی لێرەی تو پێم خۆشە گفتوگۆ بکەین لەسەر هەندێک شت بە تایبەتیش با لە ئازادی دەست پێ بکەین. بەڵێ کەمێک لەمەوبەر کەناڵی NRT وابزانم پەخشەکەی ڕەش بوو چیت لەسەر ئەوەی ئایا ئەوم وەکو گوتەبێژی حکوومەت وەڵام بدەوە دواتە دێنێ سەر ئازادی بەگشتی ئەوەی کە بەرامبەر NRT کرا بەڕاستی هێزی حکوومەت بوو چوە سەر NRT لیان نەکەرا ئەم پەخشە بەردەوام بێت ئەم ساعاتە. من بە ناوی خوا دەست پێ یەکەم فرسەتم پێ بدە کە پیرۆزبایی ساڵی دامەزراندنی کوردستان 24 لە جەنابت و لە تەواوی کارمەندانی کەناڵەکەتان بکەم و زۆر سپاس. هیوام وایە کە ساڵێکی تر ساڵێکی پڕداهێنان و پێشکەوتن و سەرکەوتن بێ بۆ ئێوەی بەڕێز ئینشاءالله. بەنسبەت ئەو هەواڵی کە کەمێک پێشە سەبڵاوەتەوە کەناڵی NRT هیچ پەیوەندێکی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە بەر لەوەی کە بێمە بەرنامەکەی ئێوە من لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ قسەم کردووە هیچ هێزێکی وەزارەتی ناوخۆ فەرمی حکوومەت نەچۆتە سەر NRT بەڵام ئەمەش وەکو ئەو ڕووداوانەی ترە کە ڕوویان داوە کاتێکە بە میزاج و بە ئارەزووی کەسێک هێرشەکرێت یان شتێکەکرێت و یانێمە حەزبی ئەوترێت هێزی حکومی بەکار هاتووە نەخێر پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نیەم بابەتە ئەگەر پێشمەڵەی بۆچی NRT وای نووسیوە باشە ئەبێ مڕعاتی NRT بکەیانە ئەوە کە فێدی ڕەشە ویان لەسەر نووسیوە ئەبێ مڕعاتی ئەوان بکەی ئەکرێ لە ژێر هەڕەشەیە یان لە بەرمەترسی گیانی خۆیان یان تەهدیدی خراپیان لێکرابێت ئەگەر وانە نووسن تەنها بەوە ناوەستێت کە ئێمە بەرنامەیەک ڕابگرین چونکە ئەوان پێشتر شەرمیان نەکردووە لەوەیە کە کەناڵیان داخستووە تاکەواتیانی حکوومەت دەستی لەمەیان نیە. نەخێر جا با باسی ئازادی بکەین. من بەڕون و ڕاشکا و باسی کەسەکانەکەم هات چی گوتووە و لە بەرامبەردا چێ وەڵامی داوەتەوە بۆ نمونە سەرۆکێکی نیشتیمانی کوردستان بەڕاستی لە هەولێر بوو بانگەشەی حیزبەکەیان بوو ئێستا وەکو کادری پارتی وەڵامم بدەوە. بەڵێ ڕێگاکەت بۆ فراوان کردم. جام لێ پێم خۆشە ینی بە ڕوون و ڕاشکا و وەڵام بدەیتەوە. باسی ئازادیەکە لە هەولێر ئەڵە بۆ منە ڕێگا و بان چیە و نازانم چیە ئەگەر ئێوە ئازادیتان نەبێ لێرانە بەڕاستی ئازادی لە هەولێر نییە. باسی هەولێرەکەم بەڵام من حەزم لێیە شعرێکی شێرکۆ بێ کەس پێشی بێمە ستۆدیۆ سەیرم کرد دەقا و دەق ئەم شعرە ساڵی 1960 نووسراوە ڕێگەڵی بۆ ئەمڕۆی سلێمانی نووسراوە و ئازانی شێرکۆ ئەمڕۆ هاتووە ئەم شعرەی بۆ سلێمانی نووسیەوە بە ڕەحمەت بێت شاعیری گەورەی گەلی کورد بۆیە من حەزم لێیە شعرەکەی نەمر شێرکۆ بێ کەس بۆ بخوێنمەوە کە وێنای دۆخی سلێمانیەکات دوایش قسە لەسەر هەولێر زۆر باشە فەرموو ئەڵێت ئەی شارەکەی چقەڵ سووتێن دەنگ بڵاوە ڕاستە ئەڵێن جارچیەکی دەست بە پیلان کەوتۆتە ناو جادە و کۆڵان وەک قەلی ڕەش ئەقیڕێنێ مناڵی خەڵکە ترسێنێ شومە و نەگریس چاوێکی کوێرەوە شەلێ زەوی خراپە ئەکێڵێ بنێشتی قسەی دەمی پیس ئەجوێتەوە دار بە تەڕی ئەبڕێتەوە دەغڵی سوتاوە دوورێتەوە گۆبکەی چرۆ هەڵ ئەکۆڵێ هەر کاتێک ئەو بانگی هەڵدا ئافرەت دەرگای خۆی داخا مناڵ یاری بەجێ دێڵێ بە شومە جار چۆڵ ئەبێ شار ئەو ئەڵێت من ئاوی چاکە ئەدێرم ئێوە نابێ بڵێن کوێرم نابێ بڵێن من ئەشەلم بۆ کوێش بچم وەرن لەگەڵم ئەی شارەکەی بەخەم تەلبەن هەڵۆی دڵتەنگ بیستم ئەڵێن تاقمێ شێت ماوەیەکە لێت پەیابوون زۆر گەوجانە ئەیانەوێت شاخی گۆیژە و پیرەمەگرون بنێن لەبار بۆ بەرەو خوار ئەی شارەکەی ئارام نەگر کەی لەکەی عارە دویستووە
ئەی چاوگی خوێن و ئاگر کەی ناپیاوت پەرستووە شارەکەم تاکەی بێدەنگی هەڵکە ڕەشەبای دەروونت ڕاپێکی کە جارچی و دەنگی نیشانم بە ئاسۆی ڕوونت ئاسۆی ڕوون ئەمە مەبەستت ڕێک بۆ یەکێتیە ئەم شعری شێرکۆ بێکەسی نەمەر ساڵی 1961 نووسراوە بزانە کاتێکە ئەی خوێنیتەوە درێژترە لەوە بزانە هەستەکەی بۆ کێ نووسراوە بۆ ئەو کەسە نووسراوە کە بای 200 میلیۆن دلار چەک و تەقەمەنی نا بە ئوتێلێکەوە باشە بۆ ئەو کەسە نووسراوە کە لە یەک لەحزەیە 260 ڕۆژنامەنووسی لە سلێمانی بێ ئیش کرد تەنها و تەنها لە سلێمانی ڕوویداوە کە ستۆدیۆ لە بری بێژێر و کارمەندی تەکنیک و ڕۆژنامەنووس چەکداری ناوجۆرا و جۆری لێبێت ئەمە تەنها لەوێ ڕوویداوە باشە چەندین سەرکردە کە سەرکردەی ئۆپۆزیسیۆن بوون بە هەموو ئەو جنێوانەی کە داویانە بە هەموو ئەو تەشیرەی کردویانە بە هەموو ئەو پەلامارەی کە پەلاماری پارتی و سەرکردەکانی پارتیان داوە یەک ڕۆژ پارتی پێی نەوتن بەری چاوتان کلیپەوەیە هەمویان لە سجنن کامە ئازادی ئەوەی کە ئێستا ئێستا ئێمە قسەکەین ئێنارتیوە خەڵک چۆتە سەری من لەگەڵ دووسێ کارمەندی ئێنارتی قسەم کردو پێش بێمە ستۆدیۆ باشە ئەڵێن یعنی هەرچی بڵێن ڕازین لە بەروەزعی خۆمان کاکە ینی وەزیانەوە خراپە بەڵێ وەزعیان خراپە کە کابرا تۆ بچیتە سەری بە دوو کەسی قات و بۆین باغ لەبەر بنێری بڵێ ئاوانەکەی دوایی خۆت مەسوولی ئاوات لێت باش کەواتە تۆی بڵێ ئازادی لەوێ نیە و کامە ئازادی لەوێ نیە و کامە ئازادی تۆ ئینسانە بێ کاتێک بەرد بگرێتە خەڵک ماڵی لە شوشە نەبێ ئەم ماڵە لە شوشەش نییە لە پوشە لە شوشەنی لە پوش لە شوشەش نییە چونکە هەندێک شوشەیە ناشکێت ماڵی ئەو لە پوشە نازانم بە چ ڕووقایی میەکەوە کەسێک دێت باسیەوە کە ئازادی لە هەولێر بەڵاموانەڵەن ئێمە کامە ئازادی خاچی کوردستانە ئەو ئازادی کە خەڵک لەسەر کۆمنت چەند ڕۆژە لە سجنە کامە ئازادی ئەوەی کە بە ناوی هێزی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەقەڕ بسووتێنی و بارەگا داخەیت و خێمە بسووتێنی و بینا بڕوخێنی و باشە جگە شەقوەشاندن و بینا ڕوخاندن و تەقەکردن و تێهەڵدان و خێمە سووتاندن و درۆن وەشاندن ئەم پیاوە چ مژدانەیەکی تری پێ بۆ خەڵک لەوە تێ هاتووە کامە ئیش و کارەکەیەتی شانازی پێ بکاو سەری پێ بۆ قبول کرا ئەمە ئەبێ خەڵکی شار ئەم شارەی شێرکۆ ئەڵێت خەڵکی شارکەی ئەمەی قبول کردووە خەڵکی سلێمانی نابێ ئەمە قبول بکەن خەڵکی سلێمانی بێدەنگی هەڵ نەبژاردووە باشە هیچ کاتێک لە هیچ سەردەمێک ئەم غەدر و زوڵمەی لە کەس قبول نەکردووە ئەم جارەش نابێ قبولی بکا لە هیچ کەسێک لە کەسێک کە خاوەنی سلێمانی نییە و بە هیچ جۆرێک ڕەبتی بە سلێمانیەوە نییە ئەی چه خاوەنی سلێمانی شاری پیرەمێردە شاری مەحویە شاری ئەو میرانەی بابانە کە ئەو شارەیان دروست کرد باوەڕم پێ بکە ئێستش بۆ عەقڵیەتەی کە چەندین ساڵ پێش ئێستاوان لە دروستکردنی سلێمانی لە ئەو عەقڵیەتێک ئەوان پەیڕۆیان کرد لە خزمەتکردنی سلێمانیا بۆ ئیمکانیەتە کەمەوە ئەمانە پێیان نەکراوە ئەمانە چیان پێیە جگە لەوەی کە هاتوون بەربوونەتە گیانی بازرگان بەربوونەتە گیانی لە فەفرۆشت بەربوونەتە گیانی تاجر بەشێکی زۆریان هاتوونەتە هەولێر بەشێکی زۆریان چوونەتە دوبەی بەشێکی زۆریان ئەچنە دەرەوەی وڵات کار و کاسپی و پارەیانە بەنە دەرەوە باوەڕم پێەکەی ئەمە هیچ مۆبالەغە نیە تکات لە یەکەم یعنی وا نەزانی من مۆبالەغەم دوکانی لە فەداوای سەرانەی لێکراوە ئەنێ ئەمانە هەمووی بە بەڵگەلاتان هەیە بەڵێ چۆن لامان نییە ئەی چۆن لامان نییە کاتێک کە ئێمە باس لەوە ئەکەین لەم کابینەیەدا هاوسەنگی و یەک هێزی پێشمەرگە یەک پەرلەمان یەک حکوومەت ئێمە پەیمان بەم بابەتانە بردووە کاکی من شەمەوێ باسی هەمویان بکەم هەم باسی خزمەت گوزاری باسی پێکردنی حکوومەتومانە باسی خزمەت گوزاریت کرد ها باشە ئەڵەن فەرق و جیاوازیە کرێ لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان ئەگەر بە واقع سەیری بکە من باسی جیاوازی ناکەم من ئەوەی باسی پرۆژەکانەکەم ئەوەی لە هەولێر و دوهۆک هەیە لە سلێمانیە نابینرێت جا ئایا ئەوە هۆکارەکەی فەرق و جیاوازیە کە حکوومەت ئەیکات یان نەخێر شتێکی ترە هۆکارەکەی عەقڵیەتە دوو عەقڵیەت لە هەرێمی کوردستانە ئێستا وجودیان هەیە خەڵک لە وێنەیەکی ڕوونا هەردوو لاشە بینێ عەقڵیەتێکیان خەرێکی دڕۆن وەشاندن و خەرۆکی سیلاح تاقیکردنەوە و خەریکی هەڕەشە و فلان بە شەق حەلەکەم و فلان بە تێڵا حەلەکەم و فلان بە ئەی سووتێنم و ئەمە عەقڵیەتێکە عەقڵیەتێکی دیکە هاتووە ئەڵێت ئەمەوێ پشتێنی سەوزایی بە دەوری هەولێرا دروست بکەم بۆی کە نەوەکانی داهاتوو ژینگەیەکی پاکیان هەبێ عەقڵیەتێک هاتووە
ڕێگەوبانی گەورە و استراتیژی کە کاریگەریان لەسەر ژیانی خەڵک و ئابووری ئەم وڵاتە ژێرخان عقلیەتێک هاتووە پۆند و بەنداو دروست دەکات ئەو عقلیەتەی کە خەریکی کارەبای 24 کاتژمێری و سیستەمی بانکیە لە هەرێمی کوردستاندا ئەو عقلیەتەی کە جادەی پان و باڵەخانەی بەرزی دروست کردووە بە قەولی خۆیان باشە بەڵام زمانی کەسی نەبڕی وەکۆی کە ئێستا حالیان وە هەڕەشەی زمان بڕین لە ستافی کەناڵێک گەکرێ لە سلێمانی ئەم عقلیەتە بەم دوو عقلیەتی زۆر زۆر دوور و جیاوازن لە یەکەوە ئەو جەنابی سەرۆک وەزیران بۆ نابەنە سلێمانی لە وتارەکەی ئەڵێت ئێمە بەرەو ئاسۆ ئەڕۆین من بەرەو ئاسۆ بەرەو ڕووناکی باڵم گرتووە کەی بەرەو تاریکی ئەکشێن پاڵوە شەیتانی دەدەم ئێمە پاڵ بە شەیتان نادەین ئێمە دەست ناخینە دەستی شەیتان باشە شەیتانە و کەسەیە کە شانازی پێەکەی هاتووە درۆن لە هەولێرەگرێت طبعاً تۆ ڕێنیشاندەری بی تۆ چاوزاخی بی چۆن درۆن بە تۆ ئەنێت چۆن درۆن لە تۆ ئەگرێت تۆ خۆت ڕێگەکەی نیشانە دەی تۆ خۆت هاودەستی لەگەڵی تۆقەی لەگەڵەکەی تۆ خۆت باوەشی بۆکەیتەوە ئەمە شەیتانە من پاڵۆ شەیتانەوە نادەم ئێمە لەبەرەی خەڵک و میلەت و گەلی کوردستان و ئەوانە ئەبین کە ئەم نیشتیمانەیان خۆشەوێت ئێمە لەبەرەی ئەوانە نابین کە پێم خۆش شانازیانەوەی کەرکوو کوردستانی نییە و ناوچەکانی کوردستانی ئەگێڕینەوە ئێستا بانگەشەیەوانەوەی ئێمە چۆن کەرکووکمان گەڕاندەوە چەندی ناوچەی دیکەژە خێنەوە باوەشی خۆمان ئێمە دەست ناخینە دەستیەکەم بەڵام ئێمە دەستزاریانەی کە باسی کرد بۆ لە سلێمانی دەست ئەخێنە دەستی خەڵکی نیشتیمان پەروەر بۆ نابین لە سلێمانی کاک کۆڤان جەنابەت ڕۆژنامەنووسی لە بیدایەتی کابینەوە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پێکهێنانی کابینەکە بەشێکیەوە بووکە ئێمە ئەمانەوێت لا مەرکەزی دارایی هەبێت ئیداری هەبێت خۆمان دەسەڵاتمان هەبێت تەسەڕف بە پارەوە بکەین بە هەندێک شتەوە بکەین وایان زانی بوو کە کاک مەسرور لەسەر ئەمە خەتی سووری هەیە و ڤیتۆی هەیە و قوبوڵ ناکات وتی فەرمون کاکە بیکەن پێیان درامەش ئەنجامەکەیەتی پارەی سلێمانی چی لێکەن پارەی مەرزەکان و داهاتی ناو خزمەتگوزاری بێت و هەولێر و دهۆچیش بۆ خۆی خزمەتگوزاری بێت ئەسڵەن ئەو بەڕاستیت پێ بڵێم ئەو وێنەی کە ئێستا ڕوون بۆتەوە بۆ خەڵکی کوردستان هیچ قسەیەکی ناوێ باوەڕم پێ بکە خەڵکی خاوەن هۆش ئەزانێت کە کێ ئەتوانێت دەم وڵاتە بگۆڕێت کێ گۆڕانکاری گەورەی کردووە ئەسڵەن ئەم بانگەشەیە ئەم بانگەشەی هەڵبژاردنە ئەبوو بۆ ئاراستەیە بێت ئێمە پەیاممان بەرەو بەغدا بێت ئێمە داوای مافی خەڵکی خۆمان بکەین داوای ئەو موچانە بکەین کە فەوتاون ئەو غەدرانەی کە لە خەڵکی کوردستان داوای مشکلەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە زەوی جوتیارە کوردەکان داوای حەقی ئەو ئەنفال و قوربانی و کیمیابارانەی کە بەسەر میلەتەیە هاتووە ئێمە ئەبوو ڕووی دەممان لەوان بێت بەڵام ئەمانە چونکە مفلسن و ئیفلاسی سیاسیان کردووە تەنها شتێک پێیانە خۆ جادەیەک نییە خۆ پشتێنەیەکی سەوزایی نییە خۆ پرۆژەی ڕووناکی نییە جنێودانە بە پارتی هیچی تریان پێ نییە هیچ پەیامێکی تریان پێ نیە چونکە بێ پەیامن لێت تێگەیشتم دەڵێ داهاتی ناوەخۆیی و مەرزەکان و ئەمانە بێ لە پرۆژەی خۆیان سەرف بکەن و کردووە باشە بەڵام ئەوان ئەڵێن ئێمە کوردستانمان پاراست ئێمە خەڵکمان پاراست ئێمە چون لە بەغدا ئەڵێ کوردستان پاراست موچەمان هێنا ناوەکەی دیارە کێ وایە حەزەکەن سەرۆکی چێتی نیشتمانی کوردستان واڵێ گوتارەکانی بانگەشەی هەڵبژاردنەوە ئەڵێ ئەوەی کە پارێزەری دەرگای دیسکۆیەک بووە نابێت کەڵکەڵەی پاراستنی کوردستان بخاتە سەری خۆی هەر شەڕێک با بۆ جوامێرێک بێت یعنی وان نین هەر شەڕێک با بۆ جوامێرێک بێت جوامێر دیارێکی چکە وەڵامی توندا بە پاسەوانێک و ئەڵێت کەسێ شێتانە بەردم تێبگرێ من بەرقی تێئەگرم ئەو کار و کاردانەوەیە نەکار و کاردانەوە نییە هەتاوەکو ئەمڕۆ ئەبینیت کە و تەنانەت بە وتاری ئەمڕۆشەوە جەنابی کاک مەسرور تەنها کەمێک ڕوونکردنەوەیدا ئەبینیت کە وتاری کاک مەسرور بیدایەتی بە باسی مەولانای ڕۆمی بووە ئەزانیت کە کاک مەسرور لە بانگەشەکانی بە خەڵکی وتۆ ژینگە بپارێزن ئەزانیت کە وتوێتی ئاو و خاکی ئەم وڵاتە بپارێزن وتوێتی ئەو شەقامانەی کە دروستمان کردوون هاوکارمان بن پیسیان مەکەن ئەو کارەبایی کە بۆمان کردوونەتە 24 سەعات گڵۆپی کەم بەکاربێنن یارمەتیمان بدەن بۆی کە بتوانین باشتر خزمەتی میلەتی خۆمان بکەین ئەمە خیتاب و پەیامی کاک مەسرور بووە وتوێتی کە ئێمە ئەچینە بەغدا ڕوو لە بەغداکەین بۆی حەقی کورد و هەموو نەتەوەیەکی تری مافخورا و لە ناو عێراقا شەڕی لەسەر بکەین کاکە ئەم شیڕەشی ڕقیژە قیژە چیە ناوی نراوە وتار
شەق وەشاندن و باشە بەڕاستی موچە ئەو هێنای یان حکوومەت هێنای پێم دەست بردن بۆ لوت و بەم جۆرە نازام لە زۆربەی وتارەکان ئەمەش ئەبینم ئەزانی کە چییە مەبەستت ئەزانی چییە باشە موچە ئەوان هێنایان یان حکوومەت هێنای ئەوە هەموو جار جەنابی سەرۆگۆزیران لە چەند مقابلەیەک دوێتی کاکە ئێمە شەڕەکە ئەەکەین دەستکەوتەکە بەدەستێنین قەی ناکە بە ئەوانیش بڵێن ئێمە بووین کێشەمان نییە باوا بڵێن پێم خۆشە بۆ خەڵک ڕوون بێتەوە باوا بۆ خەڵباسی کاکە باوەڕم پێ بکە کاک کۆڤان لە یەکەم ڕۆژی وەرگرتنی حکومڕان حکوومەتە موچە هێناوە لە یەکەم ڕۆژی دروستبوونی قوارەی سیاسی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژەوە باشە هیچ ڕۆژێک بەقەت ئەمڕۆ ڕوون نییە خەڵک بزانێت کێچی ئەکات هیچ ڕۆژێک لەمڕۆ ڕوونتر نییە باوەڕم پێ بکە ئێستا بارودۆخ بە جۆرێکە بانگەشەشی ناوێت بانگەشەشی ناوێت وازح بوو باش 15 ڕۆژی تر بانگەشەی هەڵبژاردننی عراق بەردەوام بێت باوەڕ بکە حای خۆیان و حزبەکەش و هەموو ئەو کەسانە شەبات کە خاوەنی قەدر و قیمەتێکن لە ناو حزبەکە بۆ چۆن تۆ کوالەتیەکەی ئەبینیت بزانە لەکوێ ئەم کوالەتی بە مەولانای ڕۆمی دەست پێ ئەکادە و کوالەتی بە شیڕەشیر و قیژەقیش لەسەر شاشە عیب و شوورەی کێ گوێ لەمە ئەگرێت خەڵکی ڕەسەنی سلێمانی کاکە سلێمانی عولەسیس و نەجمەدینی مەلاو پیرەمێرد و ماحوی و نالی و سالم و کوردی و میرەکانی بابان و باش ئەمانە سلێمانین ئەمە چیە ئەمە کەی تەمسیلی سلێمانیە جا بە بچینە سەر پێکێنانی حکوومەت بەڵێ حکوومەت بۆ پێک نهات لەبەرەوەی کە بەڕون و ڕاشکا و چکە من لە ماوەکانی ڕابردووە زۆر هەوڵمدا بەرپرسان بێنم لێرە قسە بکەن کە ئایا حکوومەت بۆ پێک نایە یەکێتی و پارتی وارە کەوت بۆ قسە بۆ ڕاگەیاندن نەکەن خۆشەڕون و ڕاشکا منە دوێت سەریح و من هەمیشە سەریح بووم لەوانەیە لە وەختی ئاسایی و ناسایە من هەست سەراحەتم پێخۆشە پێویست ناکات درۆ لەگەڵ خەڵک بکرێت باشە ئەمە چه شانازیە کە تۆ بڵێ من پێگەیانی حکوومەتم ڕاگرتووە ئەمە چه قارەمانێتیەکە ئەمە چه ئازایەتی و مەردایەتی و پیاوەتیەکە لەسەر پۆست و پلەیە باز زۆر بە کورتی پێت بڵێ لەسەر پۆست و پلەیە باشە پارتی ئەڵێت کە بە تەرازوو و زیاتریش کەمێک ئەبینی جار هەیە تۆ شتەکڕی کابرا دوو سێشتی زیادەشی لە سەردانیاڵێ مەش قەی ناکە ئەمەش قەی ناکە بۆی دانراوە بەڵام ناڵێ منە بێ وەکو تۆ بم هەڵبژاردن چ قیمەتێکی هەیە وەکو تۆ بوون مناوان داوا چیەکەن لای پارتی ئەوەیە پێیان نادا داوای نیوە بە نیوە ئەکات نیوە بە نیوە ئێشتیوا چۆنە بێت کاکە هەڵبژاردن بۆ کرا هەڵبژاردن بۆ کرا کێشەکە پێویستی بە پێیان وایە دەڵێن لەسەر وەزارەتی ناوخۆی وەزارەتی ناوخۆنیە برای من کێشەکە وەزارەتی ناوخۆنیە ئەیانەوێت یەک بۆ من یەک بۆ تۆ بکەن لەگەڵ پارتی یەک بۆ من یەک بۆ تۆ هەتا کاتەی بۆ هەڵبژاردنەکە نییە شتیوا ناکرێت بۆ هەڵبژاردن شتیوا ناکرێت و کە 50 بە 50 هەڵبژاردن ڕوو نادات ئەوەی کە 50 بە 50 بێت ڕوو نادات یعنی با باش بچێتە مێشکیانەوە ئەو مێشکەی کە لەوانەیە زۆر کات بەتاڵ بێ ئەڵێت سەرکە جۆشێکی نەبێت من زرکە تاڵم بۆ چییە تۆ زانی زرکە تاڵ کاڵەکی نەگەی و ئەوی کە ڕق و سافە کاڵک ئەمە پێڵێن زرکە تاڵ جەماحویاڵێت من زرکە تاڵم بۆ چییە ئەمانە پێویستە لە بری ئەم زرکە تاڵە مێشکی خۆیان بخەنە ئیش خزمەتی ئەم وڵاتە لە بری قاچاقی و پەلاماردان و درۆن بەکارهێنان و خەڵک کوشتن تۆ زانی لە ناو تۆبعەدلی سلێمانی هەتا ئێستش تەرمینە ناسراویتیایە تۆ ئەزانی ئێستا لە ناو تۆبعەدلی سلێمانی تەرم هەیە کەس نایناسێتەوە زانیاریەکی نوێ ینی بەڕاستی هەیە بەڵێ هەیە تا ئێستش هیچ کەس نازانێت کێیە ئازادی ئەمەی ئازادی ئەمەی ئازادی لە سلێمانی هەیە ئەمە لە سلێمانی خۆیان گواستیانەوە بە ڕاستەوخۆ گواستیانەوە خۆمە شتێک نییە ئەمە بوختانیان بۆ بکەین بەڵام سادی ئەحمەد پیرەڵێ بەڵێ با بچن حکوومەت پێک بێنن بەسی لەوەی ئەمە ناین وەکو یەکێتی بڕم بخۆتن ناوێکی تر بڵێ ئەو تازە لابراوە لەو تەبێژی ئەبێ دەم مایکوشت ناوێکی تر بڵێ چونکە قسەکانی ئەو بە ئەعتیبار وەرناگیرێ پێشتر هەر لە لای خۆت پێم وتی کە
اعتیباری نییە ناوەڵە ناوێکی تر بڵێ کە هەرچەند لەوانەیە زۆر بەیان بەڵام ئەو وەزعی زۆر خراپە. زۆر سپاس بۆ پێشەوە هەورامانی سەرچاو کادری پارتی کە لەگەڵمان تەنیا ئەمڕۆ تەنیا ئەمڕۆ بەخێر بێت سەرچاو زۆر سپاس.